هەواڵنێری سکای نیوزی بریتانیا ڕای دەگەیەنێت کە گروپێکی دەرمان و تەندروستی کەرتی تایبەتی بریتانیا بە مەبەستی دڵنیابوون لە ئەنجامی دژەتەنەکان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستی کردووە بە پشکنینی کارمەندەکانی خۆی لە ڕێگای ئەو ئامێرە هەرزانە پزیشکیانەی لە کۆریای باشوورۆ هێنراون. ئەندامانی ئەم سەنتەرە تایبەتە لە ڕێگای ئەم ئامێرانەوە تاقیکردنەوەیان بۆ دەکرێت بۆ ئەوەی بزانن ئایا دژەتەنی کۆڤید-19 لە لەشیاندا دروست بووە یانە. پشکنینەکان دواتر دەنێرنە تاقیگەیەک لە لەندەن بۆ بەراوردکردن لەگەڵ ئەو پشکنینە گرانانەی پێشتر کراون. کارۆل سیکۆرا پسپۆڕی شێرپەنجە و بەڕێوەبەری پزشکی لەم سەنتەرەدا کە تاقیکردنەوەکان ئەنجام دەدا دەڵێت کە مەبەستمان ئەوەیە لەم ئامێرانە کە لە کۆریای باشوورۆ هاتووە دڵنیا ببینەوە. دەمانێت بزانین ئامێرەکان چەندە باوەڕپێکراون، بۆیە ئەمڕۆ دەستمان کردو بە وەرگرتنی خوێن لە هەموو کەسێک بۆ ئەوەی دواتر ببرێنە سەنتەرێکی دیکە و لەگەڵ ئەو تاقیکردنەوە گرانانەی پێشتر کراون بەراورد بکرێن. بە وتەی سکای نیوز دوجار دەوڵەتی بریتانیاش لە ئەنجامی تاقیکردنەوەکان ئاگادار دەکرێتەوە. دکتۆر جۆرج زایناپۆلیس بەڕێوەبەری پزشکی دەستنیشانکردنی نەخۆشیەکان لەم سەنتەرەدا لەبارەی پرۆسەی تاقیکردنەوەکانەوە دەڵێت کە لە پزیشکیدا ئەنجامەکان خێرانیان و پرۆسەکە دەخایەنێت. هەموو شتێک لە پزیشکیدا کاتی دەبێت، واتە نابێت هەموو شتێک بە خێرایی ڕووبدات. پرۆسەکە پێویستی بە توێژینەوە و تاقیکردنەوە و سەرماندنە. بە گوێرەی سکای نیوز ئەم ئامێرانە نرخەکەی کەمتر لە $12.50 و پێشتریش لە ئەڵمانیا و کۆریای باشوور بەکار هاتوون. دەرەنجامی تاقیکردنەوەکان تەنیا لەم تاقیگە پێشکەوتۆدا پۆزتیڤ نین، بەڵکو لەسەر ئامێرە چینی و کۆریەکانیش بە هەمان شێوە پۆزتیڤن. ڤایرۆسی کۆرۆنا لە دنیا زیاتر لە 2 میلیۆن خەڵکی توش کردووە و هەزاران کەسیش گیانیان لەدەستداوە. لە وڵاتی بریتانیاش زیاتر لە 10,000 کەس تاوەکو ئیستا بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە.